بۆ ڕێزگرتن لە یادی یەنار محەممەد مەراسمێک لە شاری سلێمانی بەڕێوەچوو. ئامادەکردنی راپۆرت عەلی محەممەد. یەنار حەسەن محەممەد ژنێکی خەباتکار و پێشەنگ بە زۆرێک لە تایبەتمەندیەکانی تێکۆشەری ڕابەر و ئازا و بوێرناسراو بوو. ئەو هەرزوو شێلگێرانە لە خەبات بۆ ئازادی و یەکسانی ژنان بە پەرۆشەوە تێدەکۆشا بۆ ڕزگاری هەموو ئەوانەی بەدەست ستەم و نادادی و نایەکسانیەوە دەیان ناڵاند جێگای هیوا بوو. یەنار لە مەیدانی بەرەو پێشبردننی ئاستی تێئۆری و کردەی خۆی و هاوڕێیانی دوور و نزیکیدا لەبەر ڕێکخراوکردن و لە یەکخستنی ڕێزەکانی ژنانی ئازادیخوازیدا تێکۆشەرێکی ماندوونەناس بوو. یەنار لەو تێکۆشەرە هوشیارانە بوو کە ڕیشەی قوڵی ستەم و زۆرداری لەسەر ژنانی دەناسی و پێوا بوو ئەو سیستەمی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی باوە بنەمای پشتیوانی ئەو ستەمە و چەسانەوەیە و تا ئەوانە هەڵنەتەکێنن و سەرە و ژێر نەبن و لە جێگایان سیستەمێکی ئازاد و دادپەروەردانە مەزرێ مەحاڵە کۆتایی بەو ستەم و جیاکاری و هەڵاوار نەبێت. لەگەڵ ئەم دەرکە قوڵ و ئاست بەرزە و هوشیاریەدا یەنار بە تەنگ ئەنجامدانی کاری ڕۆژانە و دەستبەجێش بوو. بۆ ئەنجامدانی هەموو کار و چالاکی جۆراوجۆرەکانیش یەنار هەر خۆی یان ڕێکخراوەکەی یان ئەم و ئەوی بە فریاد ڕست نەدەزانی، بەڵکو پێوا بوو ئەو لەشکری ستەم دیتەوە بەشمەینەتانە دەبێ پشت و پەنای یەک بن بۆ ڕزگاری هەمووان و خەبات و کار و گیان لەسەر دەست بن. بەهۆی ئەم تایبەتمەندیە درەوشاوانەوە یەنار بووە جێگای سەرنج و هیوا و ڕێز و پێزانینی زۆرێک لە زۆر لێکراوان و بەم هۆیەوە چەندین خەڵاتی ڕێز و پێزانینی لەلایەن هێندێک ڕێکخراو و دام و دەستگای داکۆکیکاری لە مافەکانی ژنان و مافەکانی مرۆڤی بەگشتی وەرگرت و هاوکات بە پێچەوانەشەوە زۆربەی ڕەوتە تاریکبین و تۆندڕەوە کۆنەپەرستەکان بەردەوام نەک هەر تایبەتمەندی ئەم کەسایەتیە تێکۆشەرەیان لاپەسەند نەبوو، بەڵکو بەردەوام سەرگەرمی چاودێری و هەڕەشە و پەلاماردانی بوون تا کارگەیشتە ئەوەی لە سەرەتای مانگی ئازاری 2026دا چەند تیروریستێک دڵی ئەم تێکۆشەرە ناسراوەیان لە لێدان خست. ڕۆژی یەکشەممە 21/6/2026 کاتژمێر 4 ئێوارە لە هۆڵی ئوتێل ڕامادا لە شاری سلێمانی ڕێوڕسمێک سازدرا. لەم مەراسمەدا لەلایەن بەڕێوەبەرانی مەراسمەکەوە زۆرێک لەلایەنە سیاسی و ڕێکخراوەکانی داکۆکیکار لە مافەکانی ژنانەوە جەخت لەسەر ئەو تایبەتمەندیانەی کەسیەتی یەنار محەممەد کرایەوە کە لەسەرەوە ئاماژەم پێداوە و هەمووان کۆک بوون لەسەر ئەوەی بکوژانی یەنار بگیرێن و ڕادستی یاسا بکرێن و بڕیاری سزای قورسیان لەلایەن دادگاوە بەسەردا بسەپێنرێ. هاوکات هەمووانیش جەختیان لەسەر بەردەوامی خەبات و تێکۆشان و ڕێباز و ئامانجە دوور و نزیکەکانی یەنار کردەوە.